لارێکی چارەنووساز لە هەفتەی 26 خولی نایبی کوردستان لە پیرمام ئاڕات میوانداری هەولێری دواوی ڕێزبەندی کرد. لە نیوە یەکەم یاریەکە کوڕانی هەولێر باشتر دەردەکەوتن و کۆنتڕۆڵی تۆپیان گرت بووە دەست. هەولێر لە چەندین دەرفەت نزیک بوو بە گۆڵ بگات، بەڵام دەرفەتەکانی لەدەستدا و نیوە یەکەم بە بێگۆڵ بە کۆتا هات. لە نیوەی دوم دوای تێپەڕبوونی تەنها 4 خولێک لەیس حسێن ئاڕاتی خاوەن ماڵی بە گۆڵێک پێشخست. دوای 3 خولێک سەفین عەبدولخالق بە لێدانێکی بەهێز و گۆڵێکی جوان ئەنجامەکەی بۆ ئەڕات دوو هێندە لێ کرد و هەولێری تووشی شۆک کرد. هەولێر دەستی بە هەوڵەکانی کرد بۆ کەمکردنەوەی جیاوازەکە. لە خولەکی 63 عەبدولقادر ئەیوب با گۆڵ یەکەم بۆ هەولێر جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. هەولێر هەوڵەکانی بۆ گۆڵی دووەم و یەکسانی بەردەوامی پێدا، بەڵام لە دەرفەتەکان سوودی وەرنەدەگرت و 1-2 لە دەستی دەدان. ئەڕات لە هێشالگەڕاوەکان مەترسیدار دەردەکەوت و چاوی لە گۆڵی سێم بوو. لە خولەچینەوەت یوسف جیهاد لە هەولێر بە کارتی سوورکرایە دەرەوە. بارودۆخەکە بۆ هەولێر ئاڵۆزتر بوو. یاری کۆتایی هات بە سەرکەوتنی ئاڕات بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک. بەڕاستی یانی بووتە عقدەی نەفسی لەو یاریزانانە بەڕاستی هەرچەند زۆری شیان لەسەر دەکەم، بەڵام بەداخەوە ئەو گۆڵان ئێمە دەچوێنین هیچیانێک ناتوانێت گۆڵانە بچێنیتن و بە ئاسانیش گۆڵ دەخۆین. زۆری شیان لەسەر دەکەم، بەڵام ینی لە ئێستاوە پێتان دەرم ئەو فەریقە ڕووخایە لە ڕووی نەفسیەوە بەیەک جۆرەك چا نابتەوە. بەڕاستی دەشبینێ بەڕاستی لە ڕووی تحکیمەوە نازانم چ بڵێم یانی نازانم. ئەتووە لە خۆر بێ ئینزار و تەرد و یاریزانی تەردیکە ینی لە خۆڕا بەبێ سەبەب ئاژای بەیان دوو فەریقی بە ئاسانی تۆپان دەکە خۆی هیچ مشکلیان نەبوو لەگەیەک، بەڵام حەکەمەوەی کرد دوو یانەیە لەگەرە گرژی پێیاکە. بەرحاڵ دەستخۆشیانی دەکەم، پیرۆزبای لە یانی ئەڕا دەکەم ئەوە تۆپانەیە بردنەوە دۆڕان دەبێ قەنەعەتمان پێ هەبێتن. پیرۆزبای لە دەستێ ڕاهێنەران و یاریزانە دەکەن. وڵی بەخۆتەن یاریەکەتان بینی یاریەکە بەڕاستی خۆش بوو. ئێمەش بەڕاستی لە خەتەریاتدا بوون، پێویستیمان بۆ برنەوە وعدماندا بوو بە مدەڕیبین و بە دەستەی کارگەڕی کاوی یاریە هەر کوێ بی ببینەوە. ئەلحەمدولیلا بە ئامانجەکەمان گەیشتین. ئینشەڵا دافعک دەبی و گەمەکانی دی وەبی ئاڕات زیاتر بە سەبکە بێتە پلەکانی پێشەوە. بەم شێوەیە هەولێر لە دواوی ڕێزبەندی مەترسی دابەزینی زیاتر کەوتە سەر و خاوەنی تەنها 22 خاڵە. ئاڕاتیش بە فەرمیمانەوەی خۆی لە خولەکەم سۆگەر کرد و بە 34 خاڵ لە ناوەڕاستی ڕێزبەندی دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.